مەگازینتان پێشکەشەکەین و بەرنامەکەمان تایبەت کردووە بە جەژنی ڕەمەزانی پیرۆز و لە هەمان کاتدا جەژنی نەورۆز بۆ ئەم بەشەی بەرنامەکەمان و بۆ دەستپێکی بەرنامەکەمان میوانداری دوو ئەستێرەی هونەری کوردیمان کردووە کەوان باس لە جەژن و باز لە ئەزمموی کاری هونەری خۆیانەکەن لەو کاتێک کە لە ئێسادا میوانی ئێمە بن و هەمومان ئەبینە میوانی ماڵەکانتان ئەوانیش هەریەک لە بەڕێزان مامۆستا بادین هەڵابجەی زۆر سڵاوت لێبێت و بەخێر بیت و مامۆستا بەیان زەریفی سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بن جەژنیشتان پیرۆز بێت. پیرۆزە لە هەمولایەک بێگومان ئەمڕۆ ئەفم کە بەیانکە جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە هەموو گەلی کورد لە هەر چوار پارچەی گەلی کوردستان بە هیواین ئەم جەژنە ببێتە جەژنێکی ئاشتی ئەم ئاگرش لە کوردستانی ئازیزمان بە دوورخی. ئێمە شیوادارین دەست خۆش بێ و زۆر بەخێر بن بەیانخان بەخێر بێت و جەژنی سپاس جەژنی تۆش پیرۆز بێت هیوادارم تاعەت و ڕۆژووی هەموو لای قبول بوو بێت و بتوانین بەخۆشی جەژنی ڕەمەزان بەڕێوە بەرین و پاشان جەژنی نەورۆزیش ئەوە جەژنێکی نەتەوایەتی خۆمانە و قەتیش نابێت لە یادیکەین لە هەموو ساتە ناخۆش و خۆشیەکان ئەبێ جەژنی نەورۆز بکرێت و ئاگری نەورۆز بکرێتەوە ئەوە شانازی کووردە کە بتوانێت لەو ڕۆژەیە ئاگرەکانی بڵندکات و هەموو شاخەکانی کوردستان پڕپێ لە ئاگری باش ئێمەش چکەریشمانیێرە داناوە بۆنی جەژنەوە دەستخۆش من هەستمونتان بۆ بگێڕم فەرمونون ڕەنگاوڕەنگیشە دەستخۆش پیرۆزە بەخۆشی پیرۆزە بەخۆشی بێت لە ئێوەش پیرۆز بێت بەیان خان کە باز لە جەژن نەکرێت یەکەم شت بە خەیاڵ تا بێت یەکەم وێنەکە لە خەیاڵ تا دروست بێت چ وێنەیەکە چی یادگاریەکە یادگاری نانی بەیانیان زۆر حەزم لە نانی بەیانی جەژنە و هەروە ڕاهاتووی لە کۆنەوە کە دایکم باوکم و ئیتر خوشک و براکانم هەموو پێکەوە بووی لە ماڵێکی گەورەیە ئیتر چاوەڕێی باوکمان دەکرد لە مزگەوت دەهاتەوە نوێژی بەیانی ئەکرد و نوێژی جەژنی ئەکرد ئیتر ئەو چێش لێنرا و سفرە ئەڕازایەوانێ من کچی بچوو بوو تشتەکانم هەموویە بینی ئیتر خۆشترین ئەوە کەیەتەوە بەرچاوم یەکسەر نانی بەیانی ڕۆژی جەژنێکەم ڕۆژی جەژنە و پاشانیش چوونە دەرەوەکانمان بۆ چەند فەلەق و کورسی جەژنەکە بەڵێ دوایەوە جەژنانە بە جەژنانەش زۆر پێخۆش وەڵڵاهی تە زۆر وەرەگر باش بوو بۆ ئەو کاتە باش بوو ینی زۆر بوو بۆ ئێمە ئیتر ئەچوینە دەرەوە نەهاتینەوە بۆ ماڵم دایکمەوێت نیۆڕوان وەرنەوە نانی نیۆڕۆپۆنە جابچنەوە دەرێ ئێمەش حەزمان لە ناخواردی دەرەوە بوو کەباب کڕی لای سینەماکان و جارێکی شتوین لەگەڵ خوشکەکەم و کچی بامەکە بۆ خوشکە زاکەمە کەباب خوارد لای سینەماکەوە ئیتر دایکمەوێت نابێت خواردنی دەرەوە بخۆن ئیتر جەژنی مناڵی ئێمە زۆر خۆش زۆر و کویستانیە بەداخەوە بۆچی وەکو ئێستانی جیاوازەکەی چییە بۆ جەژن ئەو تام و بۆنەی جارانی ئەزانی چۆنە ماڵ کەرەباڵق بوو هەموو پێکەوە بووین ئەموو پێکەوە بین دەرگا کرابەوە دراوسێ ئەهات ئیتر کە سوکار ئەهات و هات و چۆیان ئەکردین بۆ جەژنە پیرۆزە و پاشانیش ئیتر دایکم و خوشکەکان و هەریەکە و خەریکی ئیش بوون ماڵپاکردنەوە خۆ دەزانی ئیتر دوای کەرەباڵق بوو ماڵمان زۆر بەڵام ئێستا وان نەماوە یعنی ئەگەر کچەکەی شووی کرد بێ کچەکەی یەتە ماڵی باوکی یا کوڕەکەی ژنێ نابێت هەر ئەوە نەیە بەڵام ئێمە زۆر بووینانی گەڕک ئەهاتن ئەچوین سەردانی ماڵانمانە کرد ماڵە خزمەکانمانە کرد و ماڵە دراوسەکان یەکەم شن ماڵی دراوسێتەوە بێ بەسەرکەیتەوە بڵێ ئیتر پیرۆزی جەژن لەوەیە ئیتر دوای ئەوە ئەی جلوبەرگەکە ئەو جلوبەرگە تازەیە کە بۆیان ئەکردین زۆر دڵمان پێی خۆش و زۆر یعنی تەنانە بە جانتایەکی ژوێت هەر دڵمان پێی خۆش بوو و پاشانیشتر خواخوامان و باران نەبارێ خواخوامان یعنی لەو کاتانیا بێ باران باری زستان بێت ئەوە بۆ ئێمە زۆر ناخۆش وەڵا ئیتر بەڵام هەر ئەچوین بە قوڕ و چڵپاویش بچوومەتە جەژن سواری کورسی بوو بچەند فەلەق و ئەمانە یعنی جیاوازەکەی ئەوەیە ئێستا یعنی ڕۆحیەتی ئەو کاتە چۆن بوو مەسەلەن ئێمە سواری ئەو کورسیا بووین هەمووی تەختە بوو مای چقەڵ و چی ئەمانە هەمووی تەختە و بە تەختە دروستەکرا مەگەر کورسیەکە تۆزی ئاسنێکی تیابوو بەڵام ئێستا هەموو شتەکان پلاستیک و ئاسنە ڕۆحی تیانە کە بە تەختە بۆ ڕۆحی تیاب
بەڵام ئێستاوانە ئێتە مناڵی چێژی لێ بینێ هەموو جیلێک هێنی خۆی هەیە ینی دنیای خۆی هەیە کە بتوانێت بڵێ دەستخۆش بە کاگواتین بۆ تۆ چۆن بوو باسێکمان لە جژنی خۆت بۆ بکەی باسێکمان لە یادگاریەکان بۆ بکەی باسێکمان لە هەڵەبجە و باسێکیشمان لە کانیشخان بۆ بکەیت بێگومانە و ساڵانی کە ماڵمان لە کانیشخان بوو لە هەڵەبجە ئێمە ڕۆژی جژن جارێ پێشە مستێوەکو دادە بەیان وتی ئەو جلانەمانە خستە زوو شەرمان شەوی جژن لە زوو شەرمانە دامانە ناتا بەیانیەمان کردە بەرمان ئەمە بۆ ئەوەی دەق بگرێت بۆی دەق بگرێەوەی تر چرچی نەمێنێت کەس دەستکاری نەکات هەر یەکە جلی جاران هەموو لە ژوورێکە نووسین کوێزە نەبوو بارحاڵ بۆ بەیانی ئێمە کۆمەڵێک گەنج و مێردمنداڵی گەڕەکی کانیشخان گەڕەکی کانیشخانی چێکە لە گەڕەکە دێرینەکانی هەڵەبجە و زۆرترین زۆری گەنجەکان لێ بوون کانیشخان لە هەموو ڕوویەکەوە لە زۆربەی گەڕەکەکان پێشکەوتوتر بوو مەسەڵ ئێمە لە بەیانیەوە دەرەچوین یعنی ئەتوانم بڵێم لە سا هەشتای ماڵەکانی گەڕەکی کانیشخان ئەگەڕین چێ سەرکردەی ئەم گەڕانە بوو لێرەوە سڵاوم هەیە بۆی مامۆستا عەلی سادق لە هەمومان گەورەتر بوو گەورە بووی تر دوایە کەوتی نێمە وڵا کە هاتینەوە شڕۆتر سەردانەکان دەست پێکرد دەستی پێکرد هەر یەکەمان هەردوو جیرفانمان پڕ بوو کە ڕشتن و دایکمەی ڕۆڵە خۆ باوکەوەنە چکلێت نکڕی چەند ماڵە گەڕان کاگووە وڵی زۆرە گەڕین ینی ئەتوانم بڵێم تا ساڵ ماڵە گەڕین ئەی ماشەڵڵا تێگەی ئیتر هەتانی وەڕۆ ئەمە گەڕان بوو ئەمە کانیشخان کانیشخان تایبەتمەندی ئەو کانیشخانە لە چیا بوو یعنی ئێمە مەکتەبی حەمدوون هەبوو لە پشتی مەکتەبی حەمدوون ساحەیەکی گەورە هەبوو کوڕگەل هەموو لەوێکەوە بووینەوە ئیتر ئەو یاریە کوردەواریانەی کە ئەکرا جگە لەوەش بۆ نەورۆزیش چونکە ئەمڕۆژ هەر یادی نەورۆزی پیرۆزە کانیشخان ماڵێکی ئەما بۆ نەورۆز ئەکەوتینە تایە کۆکردنەوە بەرزترین تایە لە کانیشخانە بۆ هەموو ساڵێ بە یەکەم دەرەچوین هەر ئەو کوڕگەڵی ئێستا ئەو تایە نەماوە ئەو تایە نەماوە شتیکەیە بڵێ جاران تایە بوو زۆر جاریش پۆلیسە گەڕانەیەش تایەی دووکەڵ بە کۆڵانەکانە ئەمانەی مەسەل ئێمە و گەڕەکی سەرای کۆن جوولەکان ڕەبتیان هەبوو بە یەکەوە لەگەڵ کانیشخانە دراوچێ بوون ئیتر ئەمە مامۆستا عەلی سادق بوو حەمەی حاجی ئەحمەد شەریف بوو مەجموعەیەک ئەمانە لە ئێمە گەورەتر بوون سەرپەرشتی ئەو ئیشانەشیانە کرد هەر ئەو گەڕەکی کانیشخانە دەتوانم بڵێم تیپێکی شانۆی گەڕێکمان هەبوو چۆن ئێستا پێڵێن شانۆی شەقام ئەو دەستپێکی بڵێ حەزی توێ بۆ کاری هەوانە هەر لە مناڵیەوە حەزەکە دروست بوو لە لای ئێمە هەر ئەو برادرانی کە ناومێنە سەرپەرشتیانە کرد هەموو ساڵێ لە هاوی نابووایە یا لە نیوەی ساڵی خوێندن بواە ئیشێکی شانۆی یەکرا ئەمە کانیشخان ینی بەڕاستی ئینجا لە تۆپیشە تیپی تۆپێنمان هەبوو بە ناوی تیپی وەرزشی ناتق هەر ئەو برادرانە سەرپەرشتیانە کرد ئەوان لە ئێمە گەورەتر بوون بخۆ بزانم من یەک ئافتایم گۆڕچی بووم باڵام بچووک بووانەوە تێن کاکە تۆ بەعمل نایە بەخوا بۆ گۆڕچێتی یعنی ژیانێکی زۆر خۆش بوو هەتا ئەم من ئەتوان بڵێم ئیتر لە حەفتا حوت و ئەوانەوە بە حکمی خوێندن هاتمە سلێمانی بەڵام لەوێ بەردەوام بوو هەتا 1970 چونکە 1970 مظاهرەیە کرا لە هەڵەبجە لە کانیشخانەوە سەری هەڵا حکومەتی ئەو کاتەی بەعس هەموو کانیشخانی تەخت کرد هەتا ئەو زیانی ساڵی پێشی ماوێکە وەکو جژنی ماڵەوەش بەڕاستی ئێمە 6 برا و 6 خۆشک بووین ماشەڵڵا دایکم و باوکم یعنی ئەمانە تەوازنی ماڵەکەی ڕاگرت بوو بەڵام ئێستا لەم وەختە جژن بۆ من کارەساتە لە دوای چیمابارانی هەڵەبجە بەڕاستی جژنەکان تووشی کە ئابەمەکە لەبەرەوەی من لە خێزانەکەما بەس خۆم و خوشتێکم ماوین ئەوانەی کە ناومێنا هەمویان شەهید بوون لە چیمابارانی هەڵەبجە قەناعەتت بێ ئێستش کە لە دەرگات ڕێڕاچڵەچێ مەڵێم ڕەنگەیەکێ لەو برایانم یا خوشتێکم یا خوشکەزایەکم یاچە خۆی بکا بە ماڵە بەهەرحاڵ کاتی ئەوە نییە چونکە ئێمە لە جژنین و لە نەورۆزی شین ئەمە بابەتێکی کەیە بەس هەڵەبجە ژنانی هەڵەبجە خۆش بوو ئەسران ئەم ساوەرە لە سەماوەرە لەسەر سەکۆوە بوو جاران لە حەوشەکانە سەماوەریان دائەنا و پیاڵە دائەندرا ژنی ئەو وەختە ئەوە نە ئاغر و جوان بوو
سەرپۆشێکی سپی بەیانجان بیرتە سەرپۆشە سپی هاتە خوارەوە ئێستا ڕسمیی دایکە ماوە بە سەرپۆشە سپیەوە یعنی ئەو بوو کە شوشن بڕوات بێ سەیری خوشکە گەورانەتە کرد ئەو ژنانەی دراوسێتە کرد دایکتە کرد بە دیار ئەم چەماوەەر و چای لێنان و شتانە ئەو بوو کە شوشن جاران بۆ تام و چێژی تایبەتی هەبوو هەموو شتەکان طبیعی بوو دەستکرد نەبوو یعنی جمعە و پێنجشەماوەمان و ئۆخەی جمعە و پێنجشەمەیە ئەم جمعە و پێنجشەمەیە مریشکمان هەیە ئەو مریشکەتە خواردکامی تا یەک هەفتەیەکی تێ ئەوەندە بە چاو چێژ بوو جژن و جژنی جاروا و جژن و جژن گۆشت و مریشکمانە خوارد جژنانە وەرگرتن ئێستا جژنانە وەرگرتن کاکە یەک دازاریتیاوە ڕێمە بە 50 پلس قەناعەتمان بە 25 پلس قەناعەتمانە کرد اینجا دوایەوە ئێستا تۆ ئێستا لەگەڵ سەردان و بەسەرکردنەوەکان چۆنی کاک بادین ئەوە جژنە و سەردان و بەسەرکردنەوەان چۆن وڵی سەردان و بەسەرکردنەوەکەم لەگەڵ خێزانم چونکە لەخوا بەزای بێ کوڕەکانە و چوونەتە ماڵی خۆیان ئیتر لە پێشا سەردانی ماڵی برایوم ئەو خوشکم کە ماوە ئەبێ یەکەم کەس بچم بۆ لای ئەو چونکە هەر خۆم و خۆی مای بە بۆنەی جژنەوە اینجا سەردانی کوڕەکانەکەین ئەو مەجبورین سەردانی ماڵە خەزورانی شام بکەین لەگەڵیانە چونکە زۆربیانە چنە ماڵی خەزورانیان دوایی ئەڵێ نەچین بۆ ماڵی باوکمان حەقی خۆیانە ئیتر سەردانەکان خۆشە بەس من لێرە وەکو خۆم کۆمەڵی هونەرە جوانەکان مەڵبەندی گشتی سلێمانی خۆمان ئەنی بەڕاستی هیچێکە لەو کۆمەڵانەی کە ئێش و ئازار و ئەو مینەتیانەی کە من چێشتومە لە بیریان بردبوومەوە بە حکمی کارە هونەریەکان کە بەیەکەوە لەگەڵ ئەو برادرانە کردومانە یعنی کۆمەڵ بوو بە ماڵی باوک بۆ من بۆ زۆربەی زۆری هەموویان ئەو برادرانە مڕاعاتێکی تایبەتی دەرونیانەکردن یعنی ئەتوانم بڵێم جژنان زۆربەی زۆری تەلەفۆنەکە ڕەنگە هەندێک حاڵەتە بێوان بتوانن زۆر یعنی لەخوا بەجیا بێ هەم قەرزاری ئەم شارەشم سلێمانی چونکە لێرە پەروەردە بووم لە هەفتاکانەوە هاتوومە تێرە ئیتر هەڵە بجەشەوە ئیتر وەکو دەستە خۆش تەمەند درێژ بێت مامۆستاجان بارخان سەری کێرە بکەین یادگاریەکی تۆمان لایە زانین ئەمە چیت بیرەخاتەوە بەیانخانی گەڕانەوە بۆ چ سەردەمێک کارکردن بۆ مناڵ چی بە تۆ بەخشی کارکردن بۆ مناڵ ئارامی پێبەخشیم سەبووری ڕازگۆیی بەخشندەی ئەمانی هەمووی پێبەخشیم چکە مناڵ ئەو بوونەوەرەیە کە خەمە ئەڕەوێنێتەوە مناڵ ئەو بوونەوەرەیە کە دنیا و پێ جوانەکە مناڵ ئەو بوونەوەرەیە کە ژیان ئەژێنێتەوە هەروەکو گوڵە نێرگس کە من بۆنی گوڵە نێرگزەکەم ژیانم ئەژێنێتەوە مناڵیش بەو شێوەیە ئەمە ئەم کارە لە باخچی ساوانی سلەیمانی بەرهەمی ئەوێن بوو کورساتی ئازیزیش یەکەم کلیپی مناڵان کورسات بۆیان تۆمار کردم هەر لە دەباشان کارێکی زۆر جوان بەڵام بەداخۆ لێرە ماڵەباجێنەوە سەماوەڕگەی دایکم بوو ئەو سەماوەڕی دایکم بوو فافۆن ئەوتا زۆر پارێزگاری لەو کەلوپەلاناکەیت ئێستا کەلوپەلان و هەرماوە ئەوانی کە بەکار هێنراون پێشتر هەرماوتە پارێزگاری کردووە ئەی لەگەڵ جلوبەرگەکانتان چۆنی چەندە جلوبەرگ هەیە چەند جلوبەرگت پاراستووە وڵی زۆر زۆرە لە 250 هەر ئەوەنەیانی 250 بە قماشی شەو قماشی شمارەیە بەڵێ هی مناڵی شمارە ئێستا زۆری ئەم جلان ئەماننا یەکێکی ترە یان تۆزە لەمان گەورەترێکە لە هەموو جلی کوورەکانی منە لە بەریانە هی مناڵی مەرماوە بەزی ئەم تەمەنەنا بەیان خونچە چۆنە خونچە زۆر باشە سەلامتان لێکاوی جەژنە پیرۆزەی هەیە بۆتان بۆ ڕەمەزان و بۆ جەژنی نەورۆزیش ئەو خۆشی گۆڕیەوە ئەو نازەی جاران هەی بۆ لای تۆ هەر بەردەوامە بەردەوامە جلی جەژنیشم بۆ کردووە هێشتا لەبەرم نەکردووە
لای خەیاتیش بۆ کردەوە باش لەگەر مایکەکە ئامادە و پێمان خۆشە جۆمانە گۆرانیەک بێت ئەوە گۆرانێمان گۆرانەیەکتر بۆ نەورۆزە باشە وەختی خۆی ئەمە مامۆستا قەرداخی ئاوازی بۆ دانابوو هۆنراوەکەی نازانم ینی ناتوانم میسال لە خۆمە ناوێک بڵێن نه نازانم لەبیرم گۆرانێکە هەر مناڵانی باخچەوە و کاتە ئێستا گۆرانێکمان پێشکەشەکەی بەڵێ ئیتر بە بۆنەی نەورۆزەوەیە مناڵی نەبەهارە نەورۆز و یادگارە مناڵی نەبەهارە نەورۆز و یادگارە نەورۆز جەژنی دێرینە بۆیە لە من شیرینە نەورۆز جەژنی دێرینە بۆیە لە من شیرینە شار و دەشت و شاخ و کێو بزەی کەوتۆتە سەری لێو شار و دەشت و شاخ و کێو بزەی کەوتۆتە سەری لێو با بدەی لە شاقەی باڵ بۆ بەرزی لوتکەی قەتپاڵ با بنادن ئاواتم بۆ یاری و سەیران و گەشت هەی ناڵینە بەهارە ئەو زۆر لە هۆناوەکەم لەبی چۆچکە زۆر دەنجەمێکە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لەوێ بۆیان تۆمار کردم ئیتر مناڵ زۆر زۆر حەزی پێکا بۆ ڕۆژی نەورۆز بەڵێ دەستێ خۆش بێت سپاس بۆتەوە کاک بادین بۆ هیچ کارێکی هونەریە پێکەوە نەمان بینیون وڵی سوتفەی نەکردووە دەبێن طبعا بێشم کاری هونەری کردووە من یەکێکم لەو کەسانەی معجب بووم بە ئەدا و نواندنی ئیتر دەناکارمان زۆرە نازانم بۆ زۆر لە ئەکتەرەکانی ئێستا من کە ئەیان بینم ئەم سەیرە من بەریەکەوتنمان نەبووە لەگەڵ یەکتریایکە لەوانە کاک بەهاردینە و دوای ئەوەش کاک بەکر ڕەشید هین درامایە کرد ئەمانی تیابوو منی تیانە بووم یاخود منی تیابوو ئەمانی تیانە بوو یانێ سوتفەی وای ئەکرد کارەکە بۆ جوۆرە بەڵێ کارەکان خۆی ئەوە بەدەست ئەکتەر نییە دەرهێنەر کە سیناریویەتە بەردەسی کە خوێنێتەوە ئیتر دەستنیشانی ئەکتەرەکانەکە چ کارەکتەرێ بۆ چێ شخصیتێکە بێت و ئەمانە سوتفەی نەکردووە یعنی سیناریستەکەش وا ئەنووسێ کە بگونجێ لەگەڵ ئەو ئەکتەرەیە هیوادارین لە کارێکە بەم نزیکانە بتان بینێ بەڵێ کاک بادین بۆ نمونە ئێستا وەکو پێم وتی پێشتر ساڵێ لەمە پێش فیلمێکمان تەواو کرد فیلمەکە ئەو مخرجەی کە هاتبووە لە هەڵەبجە بوتوی حەزەکەم هونەرمەندانی هەڵەبجە بەشدار بن لەگەڵما خۆیان سێ کارکتەری سەرچیان هەبوو کارکتەرێکی تا بوو زۆر قێزەون بوو کابرایەکی سەلەفی بوو دژ بە هەندێ حاڵەتی کۆمەڵایەتی بوو یەک دوو برادریان اختیار کردبوو پێم بەخوا کاکە ئەمە بە ئێمە ناکرێ بە بەهادین هەڵەبجەی بڵێ پێم بۆ لەم شخصەتی ڕەزاوە ئیتر کاکە مخریج قێزەون بووم لە ئیتر فیلمێکی جوان دەرچوو هەموو ستافەکە ئێرانی بوون وێنەگرەکە یەکێ بوو لە وێنەگرە هەرە دیارەکانی تاران دەرهێنەرەکەش ئافرەتێ بوو ئیشەڵڵا بە هیواین من پێش ئەم ئەحداسەی شەڕە قسەم لەگەڵ دەرهێنەرەکە کردوتی وڵی کاک بادین هەموو شتێ تەواو بە مۆنتا تەواو بە بەس کە عەرزمان کرد نەی بۆ سینەما وتم بۆ وتی ئەوەندەی کە قێزەون بوو لەو فیلمەیە ئیشەڵڵا بەنیازن لە هەندێک فستیڤاڵ ئەبێ پاسەوانی تایبەتی بەدان هەندێک فستیڤاڵ هەیە کە کۆتایی هات و وەزعەکە باش بوو بێن لێرە لە سینەما عەرزی هیوادارین بەزترین کات لە نمایشە ببینین گۆرانێکمان پێشکەش ناکەی وڵی دەنگم خۆش نییە بەخۆ خۆمیش دەنگ خۆش نییە هیچەکە بێکەوە یا بێکەوە شتێک بڵێن یا کاک بەهادین بێکەوە نەکاکە منافسی ئەمەم پێ ناکرێ دەفەرمۆمە شەزانە بەڵام ئەوە نییە نەزان چی بڵێم لەم چەند ڕۆژەی پێشووە لەگەڵ خەڵاتە چین بۆ هەڵەبجە وتم مەرەوە بەمە کۆڵانێ کۆڵانەکە زۆر تەسکە تی بۆ چێم بێ
وتم لە کۆڵانی تەنگەبەر لەسەر ئەم کۆڵانە وتراوە وەختی خۆی برتە سەر کۆڵانەکە بردمە سەر کۆڵان کەوتی کاکە ئێستانی و گۆرانی مەموڵی بەس بڕوات بێ گۆرانەکەی هونەرمەند کەحمە جەزا لە کۆڵانی تەنگەبەر ئاوینی ئەویش مایکێکی کار ناکات کار ناکە آخر بڵی داگەر ساو ئێستا وڵی نازانم هەر ئاواهی وتم تر نازانم گوێتان لە دەنگە بوو هەیە گوێم لە دەنگی خۆم نەبوو آخر وڵی چیتا بەیان خەمایکە توش کارە کاگەر هاوکاری بکەیت ئەوەی ئەمە ئێ باش چی بڵێن بەیان والله بە کەیف خۆن بەخوا میش نازانم منە ئەو گۆرانی گۆرانەکانی خۆم هەمی خاوە زانی ڕەنگە نەزانم بێڵێم باش گۆرانی بێڵێم نازانم گۆرانێکی سامان عمر هەیە یەک دوو دێڕیم لەبەرە ئەیڵێم دەبێڵە دێ باش ئای چەند خۆشە باستەمێ جملەیە ئەم دەنگە دەنجی دڵی کێیە ڕێگە چۆڵکەن ئازار شتێنی پێیە دوو ئەوانە تافگەی زەڵمەیازەیە دوو ئەوانە تافگەی زەڵمەیازەیە ئەم گۆرانیە هەرۆنەیم لەبەرە دەنگت نەڕزێ زۆر خۆش بوو با حەزەکەم بزانین بە گەنجی گۆرانی بێژ بووم بەڵام وازم لێنە بەس ئێستا طبعا قڕگە بێ خزمەتی کێدا دەبیان نەزانێ ئەم گۆرانیە شعرەکەی ساڵح دیلانی ڕەحمەتیە شعرێکی زۆر ناسک و جوانە وەختی خۆی نەخۆشە بێ لە خەچەخانە برین پێچێکی ئافرەت زۆر جوانە بێتە داویشتی واکە ئەو شعرەی بۆیە بۆیە پێی ئەڵێ سامان زۆر خۆشی زۆر خۆشحاڵتان کردین دووبارە جەژنتان پیرۆز بێت جەژن لە هەموو کارمەندانی کورسات پیرۆز بێت جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆزی یاخوا هەر لە خۆشیاون من لێرەوە دەمەوێت پیرۆزبایە بۆ شارەکەش بنێرم بۆ هاوڕێکانی هەڵەبجەم من هەمیشە وتومە دڵم لە سلێمانیە ڕۆحم لە هەڵەبجەیە پیرۆزبایی تایبەتی مەیە بۆ ئەو شارە عەزیزم چەند ڕۆژێکە یادیکی میێبارانی هەڵەبجەش کراوەتەوە هەروەها پیرۆزباییم بۆ سەرجەم خەڵقی کوردستان و هونەرمەندانی عەزیز و کۆمەڵەی هونەرە جوانەکانی بەڕێز کە خۆشەویستی تایبەتم هەیە بۆکم سپاس بۆ ئێوە هەمیشە تەمەند درێژ و لەش ساغ و تەندروست باش سپاس بۆ بەرنامەکەشە دوای بەرگەیەکی گۆرانیە وانیان گۆران ئەو کچە جوانی کە گۆرانەکەڵێ سێوەگیان چی پێ بڵێ ئەمەوێ پێی بڵێم چاوەکانم ماچەکەم یەکێ بوو لەو مناڵانی کە وەسفم کردن کە ئارامی ئەبەخشن بە من هەموو جوانەکانی دنیا بەخشن بە من کچێکی سەلار و هێمن و لەسەر خۆیە جا ئێستا کە بینیم شێوەم ئەکرد گۆرانی ئەوت لە تەلەڤیزۆن شێوەمە کرد ئەم کچم بینیوە هاوکو ڕۆح هەستەکەی کە بینیوتە کە دوایی کە ئێستا هات تیمن تەلەبەی تۆ بووندا دەبیان ئەینجا زانیم تۆ لە باخچی ساوانی سلەیمان ئێستا هاتۆ دەنگە ناسکە دەنگە جوانەی گۆرانی پێشکەشەکە وەرەکەی دووەممانە و کەمێکتر گۆرانیمان پێشکەشەکە بەرنامەیەکی بەپێز بوو زۆر مرتاع بووین سپاس بۆ برێ جوانانەش هیوای بەردەوامی و بەرنامەی جوانتر بۆ کورساتە خۆ دەستخۆشی بۆ سۆلینگیانیش کە لەگەڵ تا سۆنیا گیانیش کە بەرنامەکە لەگەڵەوەی پێشکەشکارەکەات ناوی چی بوو پێشکەشارەکە هەمووی هەمووی ساوێن دەستی ماچەکەم دەستخۆشی لەکەم بەرنامەیەکی زۆر ڕێک پێکتان هەیە زۆر زۆر خۆشحاڵین سەربەرزین کە هونەرمەندان و ئەسێری وەکو ئێوە بینەری بەرنامەکەمانن ئەوە بۆ جۆرە باسی بەرنامەکەمانەکەن دەستان خۆش بێ زۆر بەخێر بێن